ئەمن ئاشتیمە بەشداربووی دەورەی فێربوونی زمانی عەرەبی جڵفەی عێراقیم کردبوو پێشتر و ئێستاش الحەمدولیلا گەشتیمە ئەو حەدێک کە ئەزمموی خۆم لەگەڵتان شێر بکەم. ئەمن پەرستاری تەواو کردیە و یەک لەو هۆکارانێکە وای کرد ئەمن بێم بەشداری دەورەی بکەم زمانی عەرەبی فێر ببم. ئەمن ئەو کاتە مەندووبیم دەکرد، یعنی مەندووبی طبی و دەرمانم هەبووە، دەبوایە بە دکتۆرەکانم ناساندبایەوە. لەبەرەوەی لە هەولێرێش بووم، زۆربەی دکتۆرەکان عەرەب بوون، ناچار بووم، یاخود زۆربەی ئەوانەی کە لەگەڵ لە شەریکە مامەڵەم لەگەڵیان دەکرد عەرەب بوون، یان سووریان عێراقی، ناچار بووم کە فێر ببم. ئەوە یەک لەو شتانە بوو. دووهەمیش یعنی هەر بەخۆم ئامانجم ئەوە بوو کە فێر ببم، یعنی حەزێکی خۆم بوو. ئیدی لەوەوە سەری هەڵدا. بەس سەرەتا ئەگەر یەک شتان پێ برێم، هەر کەسێک باوەڕکەن، یعنی ئەوەی لە منەوە وەرگرن، چونکە ئەمن بەشداری چەندان دەورەم کردیە، چەندان ئەکادیمی، چەندان جێ، یعنی یەکێکم لەوانەی هەموو جارش باز دەکەمەوە لە مامۆستایەکانی خۆشم دەرێم ئەمن زۆرترین پارەم بە دەوراتی دەڕوە. و حسابی خۆتان بکەن لە ئەزمموونەوە ئەو قسەی دەکەم، هەر دەورەتان ویست یەکەم جار تەماشا بکەن، ئەگەر لە ئاوات ئەکادیمی هەبوو بەشداری بکەن، ئەگەر نەبوو ئەو جەجێ دیکەی لۆ بگەڕێن، چونکە باوەڕ ناکەم هیچ جەیەک بەو پارە ڕەمزیە و بەو یعنی سعرە مناسبە ئەو حەقی خۆی بدە. یعنی ئەمن هەندێک جار باوەڕکەن زۆر یعنی شۆک دا ئەمام ئەو گوت لۆ ئەوها، یعنی کو ئەوهان تێگەی. ئەوە یەکەم شت، یعنی حتەها وەچ مامۆستا زەمەنیش باسی کرد، ئینسان هەر لە هەر شتێک دوو دڵە سەرەتاکەی کە بەشداری دەکە، ئەوە یەکەم. یەک لەو شتانەی کە ئەمن یعنی بەجددی پێتان دەرێم کە بیکەن، دەفتەر و قەڵەمتان بە هەبی لە ئێستاوە، چونکە بەڕاستی علم بە جێگرتن بە تەنێ وەرناگیری، یعنی ئەوەی لە من وەرگرن ڕاستێکێک لە مەهارەکان ئەوەیە کە ئەتو دەبی بە بەردەوامی جێبگری، بەس خوێندنی ئەوانە ڕاستە و خۆیانە و فێربوونی شتەکانی دیکە معقول نییە، یعنی 3 مانگ بڕواتن دەفتەرێک نەبی هەموو شتەکانی لەسەر بنووسیەوە، چونکە برێونەری ئینسان یانی شتی لەبیر دەکاتن. کەواتە ئەوە یەکەم ئەوەی من لۆنگۆ کە شتەکان بنووسنەوە بە بەردەوامی. دووەم ئەو شتێک کە ئەمن زۆر یعنی هەم بە خۆم دیقەتم پێم گوتن جەماعەت کە لە یەکەم جارەوە دەفتەر و قەڵەمەکتان هەبیتن و یعنی زۆر احتیمام بە نووسینەوەی ئەو شتانە بدەن کە فێری دەبن، چونکە جاری وا هەبوو مامۆستا ئاسیا قسەی کردیان، مامۆستا هالە یان کاک دکتۆر زۆر مهم بوو، یعنی بەس لە ناو زوومی ئاماژەی پێدایە، لە ناو مەسەلەن وانەکانی دیکە تۆمارکراوەکان نەبووە، ڕاستە و خۆ بینووسنەوە زۆر یعنی مهمە. دووەم شت کە باسم کرد ئەوەیە کە گوتم وەکو پەرستارێک حەقی ئەوە دەدەم کە باسی ئەو لایەنەی بکەم وەکو لە ڕووی سایکاتریکەوە. جەماعەت کەماڵگەراییتان نەبی، یعنی پێرفێکشنیزمتان نەبی، چونکە بەڕاستی ئەوە زەرەر بە هەموو ئەو کەسانە دەگەینی کە هەیتیان. هەموو ئینسانێک لە ناخی خۆی ئەو شتەی هەیە، یعنی ئەوە ئاسایی هەموو کەسەک هەیتی، بەڵام هەیە مەجای زۆر دەداتێت بەسەری زاڵبی، هەیە زۆر کەم مەجای دەداتێت. پێرفێکشنیزم چیە؟ بۆ نمونە کاتێک کە دەچی دەرێ فێر عەرەبی دەبم، تەماشاکەی ئەو زمانە زۆرە، ئەها چەند لەهجەی هەیە، هەر بەس عێراقی مەسەلەن مووسڵاوی هەیە، بەغدادی هەیە، بۆ نمونە لای خۆمان نەوعەچکە قسەی پێ دەکەن، جەماعەتی بەسڕەی نەوعەک، یعنی ئەوە لێ ئەکا دەرێ ئەمن هەموو فێرەم سەرەتا زۆر گەرم و گڕەبی، دوایە وردە دەزانی نا بەڕاستی یعنی فێربوونی زمان لە کەم و کوڕیەوەیە، یعنی ئەتوو دەبی ئەو قەناعەتەی بە خۆت بینی کە فێربوونی زمان گەشتە. ئەوە نییە مەسەلەن ئەتوو بێت تەواو ئەو 3 مانگەم ئەوە کرد تەواو کرد ئەمن تەواو یعنی دەبی وەچی بەغدادی قسەی بکەم، نا ئەتیادی ڕەنگە ئەمن ئێستش لایەزال کە چەند نەمێژەی تەواویشمان کردیا لایەزال ئەمن هەر دەخینم بە تەنەش، یعنی بە بەردەوامی گوێگرتن و خوێندنم هەیە. ئەوە یەک لەو شتانەیە کە بەڕاستی زۆرترین تەڵەبە بەخۆشمەوە هەندێک جار دەکەوینە ناو ئەو تەڵەیە. یان شتێکی دیکە 5 دقە یعنی تەمشای ڕاهێنانەکان دەنێردرێت دەرێ نانە جارێ نایکەم جارێ لە دەرێمە ئیشەکەم هەیە، دوایە بە ئیسراحەت لۆی دادەنیشم، دەبینی چەندین ڕاهێنانی دیکە ناردرا ئەت ڕاهێنانەکەت نەکردیە. لەو حاڵەتانە یەک ڕاهێنان بکەن، ئەو دقەیە کە ڕاهێنانەکە ناردرا یەکسەر 5 دقە یەکەم بەبێ ئەوەی فکر لە هەر شتەکەنەوە نۆتیفیکیشنی مۆبایلتان قەپات بکەن و بڕۆن یعنی حەلی بکەن، یعنی ئەو واجبانەی کە ناردراینە ڕۆژانە یەکسەر ئەو 5 دقەیە، یعنی وعد بدە بە خۆت برێ ئەو 5 دقەیە خەریکی ئەو واجبەی دەبم بە هەر نەوعەک بە چەند غەڵەتی و بە چەند ڕاستی کە حەلم کرد دەینێرم تەواو. ئەوە وا لێ دەکا ناچار بیکەی وە باوەڕ ناکەن کە پاش ئەوەی ئەنجام تادا، یعنی ئەنجامتاندا، یعنی نەفسیەتتان یعنی چەند دڵتان خۆش دەبی، چونکە بەڕاستی فێربوونی زمان لەو هەنگاوە گچکانەیە. و باسی ئەوەی بکەم
يعني مامۆستایەکان یەکەم شت دکتۆر سەنگەر بەڕاستی هەر بەعام لەو دەورەی ئەنگۆ وەچ خێزانێکتان لێدێ ینی وەچ عایلەکتان لێدێ باوەڕکە یەک لەو دەورانە بووە کە ئەمن کە تەواوم کردێ بەجددی ینی لە ئەخیرەن هەرچەندە من لەبەر ئیلتیزاماتی دەوام و زۆر شتیت کە نەمدەتانی لە هەموو دوانەکانیش بەردەوام بم ینی بەشدار بم بەس زۆر پێم ناخۆش بوو چکە وەچی عایلەتمان لێ هاتبوو ینی هەمومان معلوماتمان لەسەر یەکتری هەبوو لەسەر ئیش کاتێک کە قسەیان دەکرد ینی ها جاریوە هەبوو یەکێکمان بە شتێک دەناسراوە پێدەکەنی زۆر خۆشە ئەوە ینی یەک لەو شتانێک کە بەس لە ئاوات ئەکادمی و لەو دەورەیە دیتیتم و دکتۆر سەنگەر ماشەڵڵا ینی یەکێکە لەو کەسانەی کە زۆر هادیئە زۆر خۆش دەرسەکەی شەرحەکە و ینی باوەڕ ناکەم بێزار بن لە دەرسەکەی یەک لەو شتانەی دیکەی ینی مامۆستاکانت کە زۆر تەبعاان زۆر ئازیزن و زۆر باش لەگەرمان بوون بەس ئەمن یەک لەو شتانێک کە زۆر وای کرد حەزم زیاتر بچێ دەرسەکانی مامۆستا هالەی بوون کاتەکە وەرجێڕانمان دەکرد زۆر حەزم چوە ئەو دەرسەی و بە تایبەتیش تەماشاکردنی فیلم ینی فیلم و ئەڵقە ئەوانە و لەو ئەڵلقەیە کە ئێستا شلۆتانیان ناردێ لە گروپ یعنی باوەڕکەن ئەوەندە حەزم لێ بوو ڕۆژی وا هەبوو هەشت ئەڵقەم پێکەوە تەماشا کرد ینی حساب خۆتان بکەن ئەوەندە حەزم لێ بوو ینی هەموو ئیشەکانمە کرد تەواو جاری وە هەبوو ینی خەریکی خواردن حازرکردن بوو بە بەردەوامی تابلێتم لە پێش بوو گوێم دەگرت ینی لەو ئەڵلقەیە و پاش ئەو ئەڵلقەیەش کە تەواوم کرد بە ناتی ساڵح ینی بەڕاستی ئەمن زمانم بوویەوە ینی شەرمم نەما زمانم بوویەوە و مێشکیشم پڕپڕوشەی عەرەبی بوو زۆر ئەنتیکە بوو و پاش ئەو کاتی دەستم کرد بە ئەڵلقەی دیکە ینی وازم لە ئەڵلقەی زمانەکان دیکە هینا تەرکیزم لەسەر عەرەبی عێراقی بوو. ئیمتحانەکان بکەن بەڕاستی زۆر ئێحتیمام بەوەی بدەن و دوو شتیت کە هەیە ئەمن زۆر نەسیحەتتان دەکەم یعنی زۆر گرنگی بە دووشت بدەن ضەمائیرەکان و فعلەکان یعنی ئەگەر یەک جار یعنی ئەو شتە بکەن باشترین ئیشە لەگەڵ خۆتانی دەکەن چکە بنچینەی زمان ضەمائیر و فعلەکانە ئەمن یەکەم جار نەمزانی ئەو شتە بەڵام دوایش ینی لەگەڵ مامۆستاکان باسم کردەوە گوتم ینی ئەگەر لۆ گروپەکان تکەش احتیمام بەو شتەی بدەن زۆر باش دەبی دەزانن لۆ چونکە ڕئیسیتر مەسەلەن ئەم دەڵم نان دەخۆم ئەگەر دیقەت بکەن کارەکە زۆر مهمە یعنی ئەم بە هەر بە عەرەبی بزانم نان واتای چییە کە نەمزانی کردارەکە بە عەرەبی چییە زۆر ناخۆشە لەسەرت ینی ناتوانی دەرببڕی بەس ئەمن کات لە نەقسی خۆمەوە هەستم بەو شتێک کرد لە کاتێکدا کە زۆر لە فعلەکانم نەدەزانی کە قسەم لەگەڵ خەڵکی دەکرد یان لە شەریکە یان لەگەڵ نزیکەکانی خۆمان کە عەرەب بوون نەمدەزانی ینی فعلەکانم لۆ نەداهات یان زۆر جار لە ناوەندی قسەکەی فعلەکەم بە ئینگلیزی دەگوت ینی لەوەیەوە هەستم بەو نەقسەی کرد لۆیە ینی ضەمائیرەکان و فعلەکان زۆر ئیحتیمامی پێ بدەن هەتاوەکو تەواو دەبن.